باشن هیوادارم زۆر باش بن. سڵاوتان لەبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم. دڵخۆشم جارێکی تر لە بەرنامەی ژیری و دیاری منتان لەگەڵام. اینجا پێم خۆشە ژمارەکانتان بۆ بخوێنمەوە بۆ ئەوەی لە هەر شار و شارۆچکەیەک بن پەیوەندیمان پێوە بکەن. اینجا مناڵە عەزیزەکانی هاوڕێم ئەمە ژمارەکانمانە خێرا پەیوەندیمان پێوە بکەن. 077 460 هەروەها 075 849 0313. اینجا وەرن بابێکەوە بڕین بۆ لای چرخەکەمان بڕگەکانتان بۆ بخوێنەوە بزان چ بڕگەیەکمان هەیە. کە جوانم بڕگانە با بۆتان بخوێنمەوە. دووبارە هەوڵ بەرەوە واتە دووبارە چرخەکە بسوڕێنەرەوە. بیرکاریمان هەیە هەروەها دۆزینەوەی ناوەکان، دۆزینەوەی بووکڵەکان، کڵاوێن، گەاندنی تۆپ و گوێز شکاندن و جیاوازی وێنەکان، هەروەها پۆلەکان و زانیاری گشتی. اینجا مناڵە عەزیزەکانی هاوڕێم پرسیارتان لێ یەکەم خۆتان ئامادەکەن بە جوانی. ئادەی بزانم ئامادەن؟ خۆتان ئامادە کردووە؟ ئەبینم باشتارە بینم. ئێستا پێم خۆشە پەیوەندیەک وەربگرین بە ناوی لێوان چۆنی؟ باشە ساڵ کە جوانە لێوان دەنگت زۆر خۆشە ئازانی؟ لێوان دەنگی من نایەت؟ کەواتە هاوارەکەم بۆی گێو لە دەنگم بێ باش؟ لێوان لەکێوە لەگەڵمانای؟ لە سلێمانیەوە. لە سلێمانیەوە زۆر خۆشحاڵ بووم. ئەی باشە پێم بڵێ تۆ چەند ساڵی؟ 9 ساڵم. 9 ساڵی کەواتە 9 ساڵە بێ پۆلی چەندبی؟ پۆلی سێی؟ لە پۆلی چەندی؟ لێوان بەڵێ پۆلی چەندی؟ پۆلی چوارم. پۆلی چوارە هاوڕێکم هەر بژی. ئەی باشە پێم بڵێ چی و بۆمان ئامادە کردووە؟ یەکەم پەیوەندی گۆرانی کوردستان. کێشە نییە زۆریشم پێخۆشە. ئادەی بۆم بڵێ گۆرانی کوردستان حاضر کردووە کێشە نییە؟ نا کێشە نییە بۆم بڵێ ئادەی بۆم بڵێ. ئێمە منداڵی کوردین کۆتری ئاشتی چیای هەردی زۆر لە مێژوودا هەناسە ساردین لە بیرمان ناچێتیان تێکردین لە دێ چەپگە گوڵ ئەنفالیان کردین و هاتین گەشتین ئێمە مردین با باش تێبگەن ئێمە نەمردین لە ئادەمەوە بین و هەرەبی چونکە خاکێکی پاک پەروەردە کردین. هەر بژی ئەی ئافرم. ئەوە کێ فێری کردی ئەم وەندراوە جوانە لە بەرکەی؟ کێ فێری کردی؟ لێوان بەڵێ دەنگی من باشیە بۆ لای تۆ یا زیاتر هاوار بکەم؟ زیاتر هاوار بکەم؟ قوتابخانەوە. لە قوتابخانەوە. جا لێوان گیان یەک هاوکاری من کەی دەنگی تەلەڤیزۆنەکە کسکەی لە مۆبایلەکەەوە قسەم لەگەڵا بکە باشە؟ من گوێم لە تۆ نییە لە مۆبایلەکەەوە قسەم لەگەڵا بکە. هەڵ بە دەنگی تەلەڤیزۆنەکە کسکەی و لە مۆبایلەکەەوە قسەم لەگەڵاکەی هاوڕەکەم. باشە؟ بەڵێ ئەی ئافرم هەر بژی. ئەی باشە پێم بڵێ ئەمڕۆ چی و کرد؟ خەریکی چی بووی ئەمڕۆ خۆ بەچیەوە سەرقاڵ کرد؟ لێوان زۆر کردە. کەواتە کێشە نیە ڕۆین بۆ لای چرخەکەمان باشە؟ بەڵێ باشە باشی بۆ لای چرخەکەمان. با بێکۆ بڵێین یەک دوو سێ. چرخەکە پرسیارێک بۆ هاوڕێکم چیمان بۆ دەرچوو؟ بیرکاریمان بۆ دەرچوو. حەزت لە بڕگەی بیرکاریە؟ بەڵێ زۆر. باشە پرسیارێکی بیرکاریمان ئامادە کردووە پێویستە لەسەر تۆ وەڵامەکانی بزانی چونکە چەند بڕگەیەکە باشە؟ باش. باشە
وێنە کە بێنە سەر شاشە تکایە تکایە زۆر سپاس لێوان گیانگوێ بگرە پرسیارەکەمان ئەڵێت با قۆڵی بۆ هەڵکەین ها پرسیارەکەمان ئەڵێت ئەنەناسێکمان هەیە لەگەڵ ئەنەناسێکی ترە کۆی بکەیتەوە بێ بە ژمارە دا ئەنەناسەکەمان ژمارە چەنە ئەنەناسێک لەگەڵ ئەنەناسێکە کۆ بکەیتەوە بێ بە ژمارە دا ئەنەناسەکەمان ژمارە چەنە چەند لەگەڵ چەنا کۆ بکەیتەوە بێ بە ژمارە دا پێنج هەر بژی یافرم باشە بیرە نەچێ ئەنەناسەکەمان ژمارە پێنج بوو باشە لا ئەم پرسیارەیان ئەڵێ هەرمەیەکمان هەیە کوێکی تۆ لەگەڵ ئەنەناسێکا بێ بە ژمارە هەشت ئەمە وتمان ئەنەناسەکە ژمارە پێنجە چەند لەگەڵ پێنجە کۆ بکەیتەوە ئەبێ بە هەشت واتە چ ژمارەیەک کۆی بکەیتەوە لەگەڵ پێنجە ئەبێ بە هەشت ئافرم خۆ ڕاستی کرد هەر بژی باشە بیرە نەچێتەوە کەواتە هەرمێکە ژمارە سەیە ئەنەناسەکەمان ژمارە پێنجە باشە باشە لێرەیە ئەڵێ هەرمەیەکمان هەیە سێوێکی لێکم بکەیتەوە بێ بە ژمارە دوو ئێمە هەرمەکەمان ژمارە چەند بوو بیرە ماوە سێ چ ژمارەیەک لە سێکەم بکەیتەوە ئەبێ بە ژمارە دوو یەک کەواتە سێوەکەمان ژمارە چەنە هەر بژی کۆتا پرسیار ئەنەناسێک کۆ بکەیتەوە لەگەڵ هەرمەیەکە کۆ بکەیتەوە لەگەڵ سێوێکە بێ بە ژمارە چەند بزانین ڕاستە ئادەی بزانین ڕاستە هەر بژی پیرۆزە 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 زۆرم پێخۆش بوو براوە بووی هەر بژی چنم پێخۆش بوو یەکەم پەیوەندیمان براوە بوو بیرکاریشی بۆ دەرچوو ئێوەش حەزەکەن وەکو لێوانی هاوڕێم بڕگێکی خۆشتان بۆ دەرچێت و براوە بن ئەزانە نەبێت چی بکەن ئەزانە نەبێت چی بکەن دەیکی ئێسانە ئەبێ پەیوەندیمان پێوە بکەن ئێستا هاوڕێکی ترمان لەگەڵا ناوی هاوڕێکەمان ناوی چیە عەبدوڵڵا چانی من زۆر باشم تۆ باشی تۆ باشی هەمیشە باش بی عەبدوڵڵا پێم بڵێ چەند ساڵی 11 ساڵە کەواتە لە کوێوە لەگەڵمانای لە چوار قورنا کەوتت 11 ساڵم وتم لەوانەیە لە هەولێرەوە بێ عەبدوڵڵا پێم بڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ پۆلی چەنی پۆلی شەشە هاوڕێکم هەر بژی زۆر وریایی لێت ئەبینم ها من تۆ نابینم بەڵام لە قسەکردن تایبینم کەوا زۆر وریا و ژیریت بەباشی هەوڵیاوە بەباشیش هەوڵ بە هەمیشە بۆ ئەوەی بگەی بۆ شتێکە خۆ دەتەوێ باشە ئینشاءالله ئافەرم ئەی باشە پێم بڵێ چی بۆمان ئامادە کردووە وڵی ئەز لە گۆرانیشتووە نییە هەر دوعاکی دەکەم بڵێن ئەمین باشە خۆیە منداڵانی ڕۆژئاوا لە برسێتی ڕزگار بکەین ئامین تاڵ هەرو دوعایە بوو بەڵێ باشە هەر بژی هاوڕێکەم ئافەرم هەوخەمی خۆتت هەڵڕژی بۆ مناڵانی ڕۆژئاوا ئەی ئافەرم بڕۆین بۆ لای چەرخەکەمان بەڵێ باشە با بێکەوە بڵێن یەک دوو سێ کڵاوێنمان هەیە لەو بڕگەیە باشی وڵی باش ئەگەر باشنی باز زیاتر بۆ ڕوون بکەمەوە چۆناییە بۆ ڕوون بکەمەوە بەڵێ باشە سەری ئەم کڵاوە جوانانەمان هەیە 8 دانە کڵاوە باشە لەناو ئەم 8 کڵاوە 1 دانەی خەڵاتەکەی تایە تەنها 1 دانە باشە پێویستە لەسەر تۆ بۆ نمونە ژمارەیەکم پێ بڵێ پێم بڵێ خەڵاتەکەی تایە یاخودنا ئینجامە یاسایەکی هەیە یاساکە ئەوەیە
6 جار بۆت هەیە بڵێ تیای نییە و 2 جار بۆت هەیە بڵێ تایەتی باشە؟ چەند جار 2 جار بۆت هەیە بڵێ تایەتی 6 جارەکەی تر بۆت هەیە بڵێ تیای نییە باشە؟ ئەسا یاریەکەش بکەین جوانتر تێگەی ژمارەیەکم پێ بڵێ تیای نییە ژمارە 3 تیای نییە دڵنیای؟ وڵا بیکە 6 ژمارە 6 تیایی نییە بزانین ڕاستە ژمارە 6 بزانین ڕاستە هەر بژی تیای نەبوو ژمارەیەکی ترم پێ بڵێ ژمارە تیدە ژمارە 3 تایەتی دڵنیای؟ باشە ژمارە 3 ئەی بینی؟ نەخۆم وڵای پیرۆزە براوە بوو یاوڕەکەم زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆش هیوادارمە و هاوڕێیانەی ترە کە پەیوەندیمان پێواکەنەوانیش براوە بن جە مناڵە ئازیزەکانی هاوڕێم پێم خۆشە پێتان بڵێم کەوا ڕۆژانی یەکشەممان و سێشەممان و پێنجشەممان تەواری هاوڕێمتان لەگەڵە و هەروە ڕۆژانی شەممان و دووشەممان و چوارشەممان منتان لەگەڵە اینجا کێزانێ ڕۆژی هەینی کێتان لەگەڵە پێتان ناڵێم با سوپرایز بێ باشە؟ اینجا مناڵە ئازیزەکانی هاوڕێم پێم خۆشە پێتان بڵێم ماوەی مناڵان بووە بە 2 سەعات لە سەعات 3 بۆ 4 بەرنامە تۆمارکراوەکانمان هەیە لە سەعات 4 بە 5 بەرنامەی ژیری و دیاریمان هەیە ژیری و دیاری بۆ بە هەموو ڕۆژێک دڵخۆشن؟ ئەزانم زۆر دڵخۆشن بارینمان لەگەڵە بارین چۆنی؟ سلام علیکم عەلەیکوم ئەسەلام چۆنی بارین؟ من زۆر باشم تۆ باشی؟ هەمیشە باش بی تۆش بارین پێم بڵێ تۆ چەند ساڵی؟ پۆلی حەوتی چەند ساڵی کەواتە؟ 12 ساڵ هەر بژی بارین تۆ حەزت لە چ بوارێکە زیاتر؟ بۆ نمونە بواری خوێندنەوە یاخود بواری وەرزشکردن یان وێنە کێشان حەزت لە کامیانە زیاتر؟ عەرەبی وانە نا بارین مەبەستم بوارەکانە بۆ نمونە بواری خوێندنەوە یاخود بواری وێنە کێشان یاخود وەرزش حەزت لە کامیانە زیاتر؟ وەرزشکردن کەواتە بێ باشبی لە وەرزشە ڕاستە؟ حەزت لە یاریە وەرزشیەکانە ڕاستە؟ ئەی باشە پێم بڵێ لە کێوە لەگەڵمانەی خۆ من بیرم چوو ئەوت پێ بڵێم لە چەمچەماڵەوە باشە ڕێنمایی و چییە لەسەر وەرزشکردن بۆ هاوڕێکانت؟ هیوادارم بەیانیان هەڵەسن وەرزش بکەن بۆچی بەیانیان؟ لە دەرەوەی تەندروستیمان داشێت هەر بژی ئەی ئافرم ئەی باشە چی بۆمان ئامادە کردووە هوندراوەیەک گۆرانیەک شتێک چی بۆمان ئامادە کردووە؟ بارین هیچ ئامادە نەکردە قەی ناکە کێشە نییە کەواتەوەرە با یاریەک بکەین بێکەوە باشە؟ باشە تۆ هیچ یاریەکە لە مێشکایە بکەین بێکەوە؟ چی یاریەک؟ ئەگەر یاری لە مێشکانیە با من یاریەک بدۆزمەوە بۆی بیکەین بێکەوە یاری پێچەوانەکان بکەین حەزت لێتی؟ ئەوەی کەوا من وشەیەکت پێڵم تۆ پێچەوانەکەین پێڵێی؟ حەز لەو یاریە؟ منیش زۆر حەز لێ باشە پرسیارە لە یەکەم بزانم زیرەکی ئەیزانی؟ ڕووناک تاریک باشە پرسیارێکی تر شین سوور
دوور خۆی ئەوە پێچەوانەش نییە بەڵام جوانە ڕاستە بەڵێ باشە بەرز نزم باشە لاواز بەهێز باشە بچکۆلە گەورە ئەی بۆچی تۆ پرسیار لە من ناکەی منیش پێم خۆشە وەڵام ببەمەوە دەی بەشک و نەیزانم منیش پرسیاری عەرەبی لێکەم پرسیاری عەرەبیم لێ یەکەی بەڵێ پرسیار ئەبێ چی پێچەوانەکەی طەویل هاوڕێکەم بەڵام ئێمە کەناڵەکەمان کوردیە هەوڵ بە کوردی پرسیارم لێکە باش هەر بژی کاتە لە زمانی عەرەبیە زۆر باشی ئافەرم بێجگە لە زمانی دایکت زمانێکی تر بزانیت زۆر باشە ئێستا پرسیارم لێ بکە والله نازانم باشە بەر پرسیارە لێ یەکەم 100 کیلۆ ئاسن قورسە یاخود 100 کیلۆ لۆکە کامیان قورسترە نا ئەڵێم 100 کیلۆ ئاسن قورسترە یاخود 100 کیلۆ لۆکە وەکو یەکە هەر بژی چەپڵێک بە هاوڕێکەم ئەی ئافەرم ڕۆین بە لای چەرخەکەمان بەڵێ ڕابێکۆ بڵێین یەک دوو سێ بڕگەیەکی خۆش بۆ ئەم هاوڕێ جوانە پێم خۆشە براوە بێت بەڵام ئەڵێ دووبارە هەوڵ بەرەوە بابێکۆ دووبارە بڵێن یەک دوو سێ دووبارە هەوڵبانیایەوە گێت شکاندنمان بۆ دەرچوو باشە ئەم بڕگەیە بڵێ چۆناییە هەشدانە گوێزان بۆ تۆ داناوەی بۆچی ئەم بڕگەیە زۆر خۆشە هاوکاریش دەکەم جارێتر بۆم دەپەسوو زۆر ئاسانیشان بڕگەی هاوکاریش دەکەم باشە ئەم گوێزە جوانانەمان هەیە باشە باشە هەشت دانەیە یەک دانەی پڕە تەنها یەک دانەی پڕە ئەوانی تری بەتاڵن باشە پێویستە لەسەر تۆ سێ دانە هەڵبژێری سێ دانە گوێز بزانین تۆ گوێزە پڕەکە بۆ دەرچەیە خودنا باشە ژمارەیەکمان پێ بڵێ ئێستا زارەکەی تر نەمزانی ئەترسم جارێت نەزانم ئەوەی زانی خەمە نەبێ ژمارەیەکمان پێ بڵێ لە بەرزەکاندا لە خوارەوە لە بەرزەکاندا لە بەرزەکان باڵێ ژمارە سێ ژمارە سێ دوو جاری ترمەوە خەمە نەبێ ژمارە سێ بەداخەوە ژمارەێکی ترم پێ بڵێ بە خێرایی هاوکاریەکی زۆر باشەوە بۆ تۆ چونکە وتم لەسەرەوەیە ئەگەر بێت و تۆ سێ دانە هەڵبژێری تەنها یەک دانامێنێ کەواتە یەک جار چەندسە هەیە کە نەیبیتەوە تێگەی سێ جارەکەی تر بۆ هەیە بیبیتەوە ژمارەێکی ترم پێ بڵێ ئێستا تۆ چوار باشە هاوکاریکە ژمارە چوار ژمارە چوار پیرۆزە براوە بوو یاڕەکەم پیرۆزە زۆر سپاس بۆ تۆش زۆر دڵخۆشم کە پەیوەندیەکە وەرگیرە و هەروەها سپاسی سپۆنسەرەکەمان ئایکیوەکەین کەوا خەڵاتی زۆر جوانی بۆ ئامادە کردوون ئەگەر وەکوەمە هاوڕێیانم پەیوەندیتان کرد و براوە بوون ئەوە سپۆنسەرەکەمان ئایکیو خەڵاتی بۆ ئێوە داوین کردووە خێراکەن پەیوەندیمان پێوە بکەن بە ژمارەکانی 0 460 هەروەها 0 849 0 هاوڕێکمان لەگەڵە ناوی چییە؟ شاژین چۆنی؟ بەڵا باشم
لەکوێوە لەگەڵمانە شاژین تۆمان لەکوێوە تۆمان لە چۆمانەوە سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو مناڵەکانی چۆمان باشە پێم بڵێ تۆ چەند ساڵی شش چەند ساڵی شش حەوت حەوت ساڵی بەڵێ ئافرم کاتە پۆلی دووی ڕاستە بەڵێ هەر بژی باشە پێم بڵێ ئەمڕۆ قوتابخانەوە هەبوو بەڵێ ئەی چی کرد لە قوتابخانە دەرسم خوین کەواتە بە باشی گوێ لە مامۆستاکانە گرتووە ڕاستە بەڵێ باشە پێم بڵێ تۆ گەورەبی حەزەکەی ببی بە چی دکتۆر دکتۆرە ئەم دکتۆرە جوانەمان زارم پێخۆشە بۆچی حەزەکەی ببی بە دکتۆرە بۆچی حەزەکەی ببی بە دکتۆرە بکەم بۆ ئەوەی چی چارەسەر بکەم باشە گەر بێت و من نەخۆشکەوم بێم بۆ لای تۆ تۆ چارە سەرمەکەی بەڵێ ئافرم بەخێرایی ڕاکەی بۆ لام بۆی زوو چاک بوومەوە یاخود بە هێواشییت بەزوی ئافرم بۆی هیچم لێ نەیە ڕاستە بەڵێ پێم خۆشە ئەم دکتۆرە بچکۆلەمان لەگەڵە ئەی باشە دکتۆرە گیان پێم بڵێ هیچ بۆمان ئامادە کردووە هۆندراوەیەک گۆرانیەک شتێک بەڵێ چی بۆمان ئامادە کردووە لە کوردی ئادەی بۆم بڵێ بازوڕەڵا بەڕێوەن هاوڕێی ئازیزی ئێوەن وا پێکەوا بۆ خوێندن بەرەو قوتابخانە دەچن وا پێکەوا بۆ خوێندن بەرەو قوتابخانە دەچن هەر بژی شاپڵێک بە هاوڕەکەم ئەی ئافرم هیوادارم بڕگەیەکی زۆر خۆشە بە دەرچێت و براوبی باشە پێم بڵێ شاژین تۆ حەزت لە کام بڕگەیە بۆ دەربچێ بیرکاری بیرکاری بزانین چرخەکە گوێی لێ بێ چرخەکە بیرکاریمان بۆ دەرچوێنە یەک دوو سێ بیرکاری ئەگە بیرکاریش نەبوو کێشە نییە ئەها ڕێک لە تەنیشتیەتی چونکە وتم ئەگەر بیکاریش نەبوو کێشە نییە دۆزینەوەی ناوەکانمان هەیە هەوڵ بە یەکێک هاوکاری بکە باشە شاژین خوشکەکە و بێ دایکە بێ کەسێک بێ هاوکاری بکە باشە ئێمە پیتێک ئەین بە تۆ بۆ نمونە من پیتی ش ئەیەم بە تۆ ئەڵەم ناوی مرۆڤێکم پێ بڵێ سەرەتاکەی ش بێت تۆڵی چاژین باشە ئەبێت ناوی ئەو شتم پێ بڵێ کە من داو لە یەکەم بۆ نمونە پێتەڵەم سەرەتاکەی بۆ پیتە بێ یاخود کۆتایەکەی بۆ پیتە بێ باشە باشە ئێستا پیتێک بۆ ئەم هاوڕە جوان کیلەیەم ئەم دکتۆرە جوانە پیتێکمان بنێ پیتی بێ هەر بژی پیتی بمان هەیە باشە ناوی ئاژەڵێکم پێ بڵێ بە پیتی بێ دەست پێ بکە بزن ڕاستە باشە ناوی میوەیەکم پێ بڵێ بە پیتی بێ دەست پێ بکە میوەیەک بە پیتی بێ بێ ماسە بە ئینگلیزی بێ نابێ بە ئینگلیزی بێ ئەبێ بە کوردی بێ زۆر ڕەفیقی هەرمەیە بەڕووە بێت هاوکارانم بەڕوو میوەیە باشە قەی ناکەی نووسین هاڕەکەم ناوی مرۆڤێکم پێ بڵێ کۆتاییەکەی ببێت بۆ نمونە ناوی کچێکم پێڵە یاخود ناوی کوڕێ کۆتاییەکەی ببێت وتە چی؟ بەهێ ئەو میوەکە بوو ئەی ئافرم
باشە ناوی مرۆڤێکم پێ بڵێ کچ یاخود کوڕ کۆتاییەکەی ببێت ئەمان کۆتاییەکەیەتی هاوڕێکم کۆتاییەکەی زەینەب هەر بژی ناوی گوندێک یاخود لادەیەکم پێ بڵێ کۆتاییەکەی بە ببێت ئەمە کۆتا پرسیارە جوانبیری لێ بکەرەوە هیچ یەک بەبێنش کە هاوڕێکەم بیرە لە هیچ کردەوە هیچ ناوێک کێشە نییە زۆر باشە کاتە ئێوە تۆمە برا هەژمارەکەی لەبەرەوەی وەڵامی سێدان وەزانی پیرۆزە 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 اینجا مناڵ عەزیزەکانی هاوڕێم ئەڕۆین بۆ لای ناو بڕێک و ئەگەڕێینەوە لاتان ئەزانم زۆر دڵخۆشن چیانن بڵێن چی لە ناون ئەبڕێکی شتێکم بیرکەوتەوە حەزەکەم بۆ یەکەم جار من بڕگەکان تاقی بکەمەوە یەک دانم زانی لە چەرخەکە چیمان بۆ دەرەچێ ئەزانم شتێکی جیاوازە نەتان بینیوە تا ئێستا با تاقی بکەینەوە با بڵێن یەک دوو سێ بزانم من چیم بۆ دەرەچێ بەختی خۆم تاقیەکەمەوە جیاوازی وێنەکانمان هەیە ئەم بڕگێ زۆر خۆشە چانسی من جیاوازی وێنەکان بوو باشە وێنەیەکم با بێنە سەر شاشەکە بزانم پێنج جیاوازیە دۆزمەوە یاخود نا وێنێک بۆ من باشە ئەم وێنەیەمان هەیە پێنج جیاوازی بدۆزمەوە ئەها شتێکم دۆزیەوە بڵێن چییە ئەم گوڵەیە ئەوە یەک باشە چی تریتیایە کڵاوی کوڕەکە دانەیەکیان شینە و دانەیەکیان پرتەقاڵیە ئەوە دوو جیاوازی چیتر چیتر با جوانتر سێری بکەم تکایە پێم بڵێنەوە هاوکاریم بکەن باشە وتمان گوڵەکە وتمان کڵاوی کوڕەکە گیتاری کچەکە خۆمەیزانم پێویستی باوتنەوە نییە گیتاری کچەکە ئەمە سێ دانە کەواتە دوو دانم ماوە دوو دانە شتێکم بینی بەڵام هاوکاریان کردو جلی ئەم کچە ئەمان شین و ئەمان زەرجە کەواتەوە چوار یەک جیاوازی ماوە ئاماژەم بووە کە ناواکەن ئەڵێن سەری کامە درەختەکە دۆزیمەوە ئەو کڵاوەم وتووە چاپڵێک بۆمت زۆر سپاس سپاسی ئایکیوەکەم کەوا خەڵاتی بۆ ئامادە کردوم ئایا چۆنی باشی؟ من زۆر باشم تۆ باشی؟ هیوادارم هەمیشە باش گیان وتت چی؟ وتم سەڵاتشمان بۆ دەستدار و تۆش بژی زۆر سپاس دڵنیام تەواری هاوڕێشم سڵاوی هەیە بوون بەتوانی پێم بڵێ ناوی تۆ چییە؟ من ناوم حەزەکەی من ناوم چی بێ؟ وەڵی ئەو پرسیارە زۆر خۆش من ناوم حەزم لێ بوو ناوم چی بێ حەزە لێ بوو؟ بە جوانیەکەتە دیارە بۆ ناو جوانە بەساقە کە جوانە تاوا لەبەر خاتری تۆ من لەمە دو ناوم جوانەیە باشە؟ حەزم لێ من ناوم ماریایە
زۆر جوانەکەش زۆر سپاس ناوی تۆش زۆر جوانە ئایا بووە پاسەکە. باشە پێم بڵێ ئایا ئەمەنە قسە خۆشی تۆ چەند ساڵی؟ من نۆ 9 ساڵی؟ بەڵێ تەقانم ئەی باشە پێم بڵێ پۆلی چەنی؟ چوار. پۆلی چواری هەر بژی و تۆ هەمیشە ئاوا قسە و خۆشە لە ماڵی شۆوای؟ ئەی ئافەرم ئەی باشە قسە خۆشە کە چی و بۆمان ئامادە کردووە هۆندراوەیەک گۆرانیەک شتێک زمانی کوردی باشە شعری زمانی کوردی ئادەی بۆم بڵێ کوردم کورد زمانم خۆشم دەوێ کوردستانم کوردی زمانی باپیرانم مای سەربەرزی ژیانم کوردستانم یەک پارچەیە گیانم فیدەی ئەم خاکەیە زمانی کوردی شیرینە فەرهەنگی وشەی ببینە وشەی پڕواتە و جوانە ڕێزمانی ڕێک و ڕەوانە بۆ کوێ بچم پێناسەمە لەیلا نادەم تا من هەمە زازا و کولهور و بادینانی لەگەڵ هەورامی و شۆرانی گەشتمان برای یەک زمانین خاوەن خاکی کوردستانی. هەر بژی کوردستانە خۆشەوێت زۆر باشە ڕێنمایی مناڵەکانی هاوڕێتەکەن کەەوە وەکو تۆ کوردستانیان خۆش بێت ئەرۆڵا زۆر یعنی شتێکە بۆ مناڵم باشە و ئافەرم کوردستان یەک خاکە و یەک پارچێ و یەک وڵاتە ئافەرم ئێمە لەناو خاکی خۆمانین ڕاستە ئێمە کوردین لەناو خاکی کوردستانیشین پێویستە هەر لەناو خاکی کوردستان بین ڕاستە؟ ڕاستە هەر بژی ئەی ئافرم زۆرم پێ خۆشە باشە کەواتە با ئێستا بڕوین بۆ لای چەرخەکەمان ئەگەڵ لێ بۆ من تۆزێک پێشێستا چەرخەکەم تاقی کردەوە بەلاگەم لێ بوو بینی و چەند بە وریاییەوە جیاوازیەکانم دۆزیەوە بەڵە بینی من دۆزیەکانم دۆزیەوە تۆش لەگەڵ منە کە سێرتەکرت دۆزیەوە بەڵێ اینجا من هاوکاریشیان کردم مەگەر بۆم کرا منش هاوکاری تۆکە مەگەر بڵگەیەکەوە دەرچوو باشە؟ باشە با بێکۆ بڵێن یەک دوو سێ بڕگەیەک بۆ ئەم هاوڕێ جوانە گەنجنی تۆپمانەیە ئەم بڕگەیە زۆر خۆشە ئێستا هاوکاری تەکەم بێخەم بە باشە؟ باشە ئێستا پێم بڵێ من ناوم چییە؟ مارینە ماریا زۆر سپاس من ناوم جوانەیە ماریا جوانە زۆر سپاس کە جوانە باشە تۆش ناوت ئایا جوانەیە ژمارەیەکم پێ بڵێ بەڵام زۆر مەچۆ سەرەوە ژمارە نزمەکان باشە؟ نزمەکان با چاوم لە شاشەکە بازێنە بێ ئێستا چاوت لەسەر شاشەکەیە فەرموو دڵنیام تۆزێک وەرە ئەملاتر نزمیکەرەوە ژمارە 2 زانین ڕاستە؟ ژمارە 2 پیرۆزە پێم خۆشەکەوا براوە بووی پێم خۆشەکەوا پەیوەندیەکە وەرگیرە پێم خۆشەکەوا کەوا چی؟ کەوا بینەری بەرنامەی مناڵانی مناڵە عەزیزەکانی هاوڕێم لە هەر شار و شارۆچکەیەکن پەیوەندی بکەم بەم ژمارە تەلەفۆنانەوە 0 406 999 هەروەها 0 551 849 03 هاوڕێکمان زۆر بە خێرایی پەیوەندی پێمانەوە کرێزان ناوی چیە؟ ناوی ڕوەیدەیە ڕوەیدە چۆنی؟ من زۆر باشم تۆ باشی؟ من باشم هەمیشە باشبی هیوادارم هەموو ڕۆژێک باشبی هەتایە باشبی زۆر سپاس بۆ تۆش پێم بڵێ چەند ساڵی؟ 11 ساڵی کەواتە پۆلی چەنی؟ 6 پۆلی 6 ئەی باشە پێم بڵێ کەوا تۆ
لە پۆلی 6 حەزت لە چوانەیەکە؟ وەڵا هەمووانەکان زۆر خۆشن. زیاتر و زیاتر حەزت لە کامەیە؟ حەزەکەی بۆ نمونە ڕۆژێک هەر 5 دەرسەکە یاخود هەر 6 دەرسەکە وانەیەوە هەبێ، کامەیە؟ بیرکاری. بیرکاری! ئێستا مامۆسای بیرکاری و گوێی لێیە. ئەڵێ ئافەرم. باشە پێم بڵێ تۆ ناوی قوتابخانەکە و چییە؟ کۆڕک. کۆڕک. لە کێوە لەگەڵمان بووی؟ هەولێر. لە هەولێرەوە. مامۆسایگیان ئەوە چانێ لە مەکتەبەکەی تۆیە، لە قوتابخانەکەی تۆیە، گوێ لێبێ، حەزی لەوانەکەتە. باشە پێت خۆشە بڕۆین بەلای چەرخەکەمان؟ بەڵێ. ئەی هیچی بۆمان ئامادە نەکردووە، شتێکم بۆ بڵێ دەی من حەزەکەم. هەرچیم هەیە لێم وەرگرا لەشم ناوم زوڵەم تینم بیگر و پێستی ئەندامم بیکە بە بەیداغی ژینم بەڕەڵای کە هەوری چوار بۆ ئەسیری بەختی ژینم بەڵام شتێ لە مخمایە ئەتۆم ناهێنێتە دەرێ هیچ دەسەڵاتێ ناتوانێم پەناو دەفەری پێبەرێ ئەزانی چی ئەمن کوردم گەڵای کوردانم ناوەرێ. هەر بژی چاپڵێک ئەیان فەرم خۆنە جاوتی ئەزانی چی ئەمن کوردم گەڵای کوردانم ناوەرێ. باشە بابێ کۆ بڵێن 1 2 3 1 2 3 بیرکاری! ئەزانم زۆر بە چانسی لەبەرەوەی حەزت لە بیرکاریە و بیرکاریشە بۆ دەرچوو دڵنیام مامۆسای بیرکاری دوعای بۆ کردووی. سپاس بۆ تۆش. باشە ئەم بڕگەیە شارەزای ڕاستە؟ بەڵێ. باشە کەواتە پرسیارەکەمان بۆ بێنە سەر شاشەکە. زۆر سپاس. پرسیارەکەڵێ هەڵوژەیەکمان هەیە لەگەڵ هەڵوژەیەکە کۆی بکەیتەوە بێ بە ژمارە 16 هەڵوژەکەمان ژمارە چەنە؟ جارێ نەهاتوێتە سەر شاشە. ئێستا لای تۆژێتە سەر شاشە. باشە هەڵوژەیەک لەگەڵ هەڵوژەیەکە کۆی بکەیتەوە بێ بە 16 چ ژمارەیەک لەگەڵ ژمارەیەکی ترا کۆی بکەیتەوە بێ بە ژمارە 16 چەند و چەنە بێ بە 16؟ 8 و 8 هەر بژی. باشە بیرە نەچێتەوە. باشە هەڵوژەکەمان ژمارە 8. ئەم جاران ئەڵێ هەڵوژەیە کۆ بکەیتەوە لەگەڵ لیمۆیەکە بێ بە ژمارە 12 ئێمە وتمان هەڵوژەکەمان ژمارە 8 ئەدەینەوە دا 11 12 هەر بژی. ئافەرم لیمۆکەمان ژمارە 4. قاژێ شووتیمان هەیە ئەڵێ لیمۆیەکی لێ دەرکەیە بێ بە ژمارە 3 ئێمە وتمان لیمۆکەمان ژمارە 4 بوو ڕاستە؟ شووتیەکەمان ژمارە چەنە؟ خولەک. باشە ئەزانێتانی چی بکەی هاوڕێکەم وەرە باش شتێکم فێرکە وتمان لیمۆکەمان ژمارە 4 ڕاستە؟ بەڵێ. ژمارە 3شمان هەیە ئەمە کردداری لێ دەرکردن. ئافرم ویستم پێ بڵێم 4ەکە لەگەڵ 3ەکە کۆ بکەرەوە شووتیەکە بۆ دەرەچێ ڕاستە؟ بەڵێ. باشە کۆتا پرسیار هەڵوژەیەکمان هەیە کۆیەکەی تۆ لەگەڵ شووتیەکە کۆیەکەی تۆ لەگەڵ لیمۆیەکە ژمارەی کۆتاییمان پێ بڵێ. هەڵوژەکەمان ژمارە چەند بوو؟ 19. بزانین ڕاستە؟ بزانین ڕاستە هەر بژی. هەر بژی وەرە جوانە یەکێک لایەوتی هەر بژی. پیرۆزە هاوڕێکەم زۆر دڵخۆشم کەوە براوە بووی. سپاس بۆ تۆش. خوات لەگەڵ. اینجا مناڵە عەزیزەکانی هاوڕێم ئەزانن کێمان لەگەڵە پێتان خۆشە بزانن ئایدیامان لەگەڵە. ئایدیا چۆنی؟ باشم. ئایدیا زانی ماناکە و مانای چییە؟ وێنەکە و ناوەکە و مانای چییە؟ بەڵێ. باشە ئێستا تۆ دەنگی تەلەڤیزۆنەکە کەسکە و لە مۆبایلەکەەوە قسەم لەگەڵکە باشە؟ باشە. ئافرم. باشە ئایدیا بیرۆکە. یانی بیرۆکە هەر بژی. ناوەکە زۆر جوانە زۆر خۆشە. ئافرم ماناکە شێزانی کەواتە تۆ بە بیرۆکەی باشە پێبێ ڕاستە؟
بەڵێ باشە پێم بڵێ چەند ساڵی؟ هەوت 7 ساڵی پۆلی چەنی؟ پۆلی دووی؟ 2 هەر بژی باشە پێت خۆشە گەورە ببی بەچی؟ ببن بە دکتۆر بە دکتۆر ئەو هەموو دکتۆرە کاتە من ئەگەر بێتو نەخۆشکەوم کێشەم نابێت لەبەرەی هاوڵەکانم هەمویان دکتۆرن باشە پێم بڵێ بۆچی حەزەکەی ببی بە دکتۆر؟ لەبەری ئەمێ خەڵک چارەسەرکەن هەر بژی ئەی باشە هیچی بۆمان ئاماجە کردووە دکتۆرە گیان؟ بەڵێشتم بۆ ئامادەکردوون ئادەی بۆم بڵێ شتێکم بۆ ئامادەکردوون ئادەی بۆم بڵێ چاوەڕێم گۆرانی دەیبیڵێ خێرا بۆم بڵێ ئایدیا بەڵێ گۆرانیەکەت بۆ نەوت ئەخۆ گۆرانی نازانم باشە شتێکی ترم بۆ بڵێ ببوورە باشە کێشە نییە کەواتە وەرە با یاریەک بکەین بێکەوە باشە؟ باشە تۆ ڕەنگێکم پێڵێ منیش دەست لەو ڕەنگایم باشە؟ باشە دەی ڕەنگێکم پێ بڵێ ڕەنگی سوور ڕەنگی سوور 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 کڵاوێنمان هەیە ڕەنگی سوورە ئادەی ڕەنگێکی ترم پێ بڵێ ڕەنگێکی تر پەیوەندەکەی داخرایەوە هاوڕەکەم ئایدیا بەداخەوە زۆر بەداخەوە ئایدیا پەیوەندیمان پێوە بکەڕەوە باشە چاوەڕێیەکەم کێمان لەگەڵا محەممەدمان لەگەڵا محەممەد چۆنی باشم زۆر باشی بەڵێ محەممەد پێم بڵێ کەوە چەند ساڵی هەشتم 8 ساڵی کاتە پۆلی چەنی چوار پۆلی 4 هاوڕێکەم محەممەد تکایە ئەتوانێت لێرەوە داوا لە هاوڕێکەمان ئایدیا بکەی بۆی دووبارە پەیوەندیمان پێ بکاتەوە بەڵێ ئەدەی پێی بڵێ بڵکو بە قسەی تۆ بکە داواکەم زایکتر پەیوەندی کاتەوە ئافەرم هەر بژی ئەی باشە پێم بڵێ تۆ چی بۆ ئێمە ئامادە کردووە هۆنجاوێک گۆرانیەک شتێک هیچ ئامادە نەکردووە ناوە باشە پێم بڵێ کەوە تۆ لە کێوە لەگەڵمانەی بیرم چوو ئەوانە پێ بڵێ چوارتە لە چوارتاوە ناوی قوتابخانەکە و چییە؟ ناوی شارگاشێرە هەر بژی باشە حەز لە وانەکانتە؟ بەڵێ ئەی باشە پێم بڵێ حەز لە کام وانەیە زیاتر؟ وەرزشکردن چەند خۆشە منی زۆر حەزم لێت یێزانی؟ حەزت لە چی یاریەکی وەرزشیە؟ زۆر خۆشە من زۆرم حەز لێ بەڵام من زۆری لێ نازانم من زیاتر لە یاری باسکە ئازانم باشە پێت خۆشە بڕین بۆ لای چرخەکەمان و بڵین 1 2 3 بەڵێ با بڵین 1 2 2 3 پۆلەکانمانەیە تۆ پۆلی 4 بووی ڕاستە؟ بەڵێ ئەپڕۆم بۆ لای پۆلی 4 بە هێواشی بە هێواشی پۆلی 4 پرسیارێکمان هەیە پرسیاری 12ام پرسیارەکەمان ئەڵێت ڕووەک پێویستی بە چییە تاوەکو گەشە بکات؟ پرسیارێکی زۆر ئاسان و جوانیشە ڕووەک پێویستی بە چییە تاوەکو گەشە بکات؟ یاریکردن ڕۆک یاری بکە بۆی گەشە بکە یاخود ئەو خۆری بۆ دابین بکەیت یاخود گۆرانی بۆ بڵێیت کامیان محەممەد بەڵێ
کاملم هەڵبژان ڕوەک پێویستی بە چێت تاوەکو گەشە بکات یاری بکات یاری بۆ بکەی یاخود ئاو خۆری بۆ دابین بکە یاخود گۆرانی بۆ بڵێ ئاو خۆشی بۆ دەبین باشە بزانین ڕاستە هەر بژی ئەیا فەرم پیرۆزە زۆر زۆرم پێ خۆشە کەوا براوە بووی اینجا پێم خۆشە کەوا سپاسی سپۆنسەرەکەمان ئایکیو بکەم کەوا خەڵاتی زۆر جوانی بۆ ئێوە ئاماژە کردووە سپاسی کامێرەمانەکانمان بکەم و هەروەها ئەزانن چی من پێم